بۆکسێکی ناوازە لەلایەن کۆمپانیایەکی ناوازە بۆ ئێمە نێردراوە. بۆکسێک کە کۆمەڵێک بەرهەمی ناوازەی تێدایە. بۆکسەکەی کۆمپانیای هامای ئەڵمانیە کە تایبەتە بە دروستکردنی ئەکسسواراتی مۆبایل و تەلەڤیزیۆن و تابلێت و کۆمەڵێک ئەکسسواراتی تر کە لە ژیانی ڕۆژانەماندا زۆر گرنگن. پێشەوەی بۆکسە بکەینەوە بە پێویستمان زانی ئاماژە بەوە بدەین کە کۆمپانیای ئەلکترۆمۆل کاتە بریکاری بەرهەمەکانی کۆمپانیای هامای ئەڵمانیە بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان کە دەتوانن سەرجەم بەرهەمەکانی هاما لە ئەلکترۆمۆل بەدەست بهێنن و ئەگەر لە شاری هەولێری ژنین دەتوانن ئەپی تایبەتی کۆمپانیای ئەلکترۆمۆل دابگرن لە هەر شارێک بن لە شارەکانی عێراق و لە شارەکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەپەکەی کۆمپانیای ئەلکترۆمۆل و دەتوانن داوای کاری یان داوای کڕینی بەرهەمەکانی کۆمپانیای هاما بکەن و گەیاندنیشان هەیە بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی عێراق. ئەم بەرهەمانەی هاما کە لە نێوان بۆکسەدایە کۆمەڵێک بەرهەمی تایبەتن. ئێستا ئەم بەرهەمانە دەردەکەین بزانین چییە و ئاماژە با بەرهەمەکان دەکەین و پێشەوەی بچینە نێو باسکردنی بەرهەمەکان یاخود دەرکردنی بەرهەمەکان دەمەوێت ئاماژە بۆش بدەم کە بەرهەمەکانی کۆمپانیای هاما بۆ جیا دەکرێتەوە کە گرنگتیەکییان هەیە کە جیای دەکاتەوە لە کۆمپانیەکانی تر کە لە هیچ کۆمپانیایشتر نییە. ئەو بەرهەمانەی کۆمپانیای هاما گرنگتیەکەیان لە 5 ساڵ و 10 ساڵ و بەرهەمی هەیە تاکو 30 ساڵ گرنگتی لەگەڵە واتە لەگەڵ تەمەنی تۆیە یعنی تا تۆ ماوی یان من ماوم گرنگتیمان هەیە و لە کاتی بوونی هەر کێشەیەک بەرهەمەکە دەگەڕێنەوە بە زووترین کات بۆ دەگۆڕن و بەرهەمێکی ترت دەدەنێ. با ئێستا کارتۆنەکە بکەینەوە و بۆکسەکە بکەینەوە بزانین چی تێدایە و سەرجەم ئەو بەرهەمانەی لە نێو ئەم بۆکسەدایە دیکەینە دیاری بۆ فانە خۆشەویستەکانمان لەگەڵمان بمێنەوە تاکو کۆتایی ڤیددیۆکە. لە کۆتایی ڤیددیۆکە تۆزێک مەرجی ئاسانمان هەیە جێبەجێ بکە و دەرفەتی ئەوە دەبێت ببێ خاوەنی یەکێک لەم بەرهەمانەی کۆمپانیای هاما کە لێوەنێ ئەم بۆکسەدا هەیە. با بیکەینەوە ئێستا. بۆکسێکی زۆر زۆر جوانە. هاما بۆکس ئاڵای وڵاتی ئەڵمانیای پێوە و هەروەها لۆگۆی کۆمپانیای ئەلکترۆمۆڵش پێوە. ئێمە سوپاسیان دەکەین. ئێستا بیکەینەوە. لە نێو بۆکسەکەدا کارتێکمان هەیە کە کارتێکە بۆ تێکپڵەس نێردراوە و هەروەها دواتر ئاماژە پێ دەکەین کە چی تێدا نووسراوە. ئەمەیان لێرەدا بنین. بارگاویکەرەوەیەکی 45 واتی گانتێکە کە بە تەکنۆلۆژیا گانتێک کار دەکات کە بارگاویکەرەوەیکی کۆمپانیای هامایە. دواتر دێنە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکانی ئەم بەرهەمە و هەروەها پاوەربانکێکیشمان هەیە کە 24,000 ملی ئەمپێری کۆمپانیای هامایە کە پاوەربانکێکی زۆر زۆر نازدارە. دواتر دێنە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکانی ئەم پاوەربانکەش. ئەمەیان نازدارە. بارگاویکەرەوەیەکی وایرلێسە کە لە نێو ئۆتۆمبیلدا دەتوانی بەکاری بێنیت. با ئەمەشیان لێرەدا بنین. و هەروەها کەڤەرێکی ئایفۆنی 15 پرۆ ماکس کە هەویش هەری کۆمپانیای هامایە. بەرهەمێکی ترمانەیە کە پێکاتۆ لە کۆمەڵێک پۆرت کە دەرچەی تایپسیە و ئەمە زیاتر بۆ کۆمپیوتەرانە دەگونجێت کە دەرچەی تایپسی دەیان هەیە یاخود ئاوتپوتەکەیان تایپسیە و بەرهەمەکانی کۆمپانیای ئەپڵ زیاتر تایپسینەوە دەرچەی USB-یان تێدا لادراوە کە ئەمەش بۆ بەرهەمەکانی کۆمپانیای ئەپڵ 100% دەگونجێت و پشتگیری لێ دەکات و جگە لە بەرهەمەکانی ئەپڵ لێرەش ئاماژەی بۆ داوە کە لەگەڵ کۆمەڵێک بەرهەمی تر دەگونجێت. دواتر ئاماژەی پێ دەکەین. ئەمەشیان کیبۆرد و ماوسێکە هەری کۆمپانیای هامایە کە شتێکی زۆر زۆر نازدارە و دواتر بەکاری دێنین و پاشانش دەیکەینە دیاری بۆ خۆشەویست. هەروەها تیشێرتێکی کۆمپانیای هاماشیان ناردووە. ئێمە سوپاسیان دەکەین. ئەوانە شتێدایە. سلاوی خوای گەورەتان لێبێ. من مەنسوول باسم لە تێکپڵەسەوە. خۆم بە خۆشحاڵ دەزانم پشتیوان بە خودای گەورە دواتر پشتیوان بە خۆشەویست لە ڤیددیۆیەکی نوێ لە ڤیددیۆیش تایبەت لەگەڵتانین. ئەمە ئەم کۆمەڵە بەرهەمە بوو کە لە سەرەتای ڤیددیۆکە لە نێو بۆکسەکەی کۆمپانیای هاما دەرمانهێنا
و کۆمەڵێک بەرهەمی تایبەتە کە بە خۆشحاڵیەوە لەلایەن کۆمپانیای هەمای ئەڵمانیەوە بۆ ئێمە نێردراوە و لە بیریش مەکەن بریکاری فەرمی بەرهەمەکانی هاما بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان کۆمپانیای ئەلکترۆمۆڵە دەتوانن سەرجەم بەرهەمە ئەلکترۆنیەکان و بەرهەمەکانی هاما بە تایبەت لە کۆمپانیای ئەلکترۆمۆڵ بکڕن و ئەگەر لە شاری هەولێر نیت ئەوە دەتوانێت لە ڕێگەی ئەپی کۆمپانیای ئەلکترۆمۆڵ کە لەسەر سیستەمی iOS و ئەندروید بەردەستە ئەوە سەرجەم بەرهەمەکانی کۆمپانیای هاما داوا بکەیت و ئەگەیاندنیشان هەیە بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی عێراق. بەرهەمەکانی کۆمپانیای هاما بەوە زیاد دەکرێتەوە لە بەرهەمەکانی کۆمپانیاکانی تر کە گرنگتیەکی ڕاستەقینەی لەگەڵدایە کە لە 5 ساڵ و 10 ساڵ و تاکو 30 ساڵیش هەندێک لە بەرهەمەکانی زمانی لەگەڵا کە ئەمەش لە هیچ کۆمپانیایشتدانی کۆمەڵێک ئەکسسوارەتی موبایل و هەروەها تابلێت و هەروەها تیڤی و کۆمپیوتەر لەلایەن کۆمپانیای هاما دروست دەکرێت بە گرنگتیەکی ڕاستەقینە دەدرێتە بەکارهێنەران و دەفرۆشرێتە بەکارهێنەران کە ئەمەش خاڵێکی بەهێزە کە سەرجەم کڕیاران لە کاتی کڕینی بەرهەمە ئەلکترۆنیەکان بە دوایدا دەگەڕێن و هەمیشە کڕیار چاوی لەوەیە کە بەرهەمەکانی گرنگتیی دوور و درێژی لەگەڵ بێت و کۆمپانیای هاما بۆەوە درێخینە کردووە و گرنگتیی داناوە کە بەدڵی سەرجەم بەکارهێنەران و کڕیارانیش دەبێت و لە بیریش مەکەن جگە لە زۆری زەمان ئەوە کۆمپانیای هاما بەرهەمەکانی بە بەرزترین کوالەتی دروست دەکرێت و کوالەتیان یەکجار بەرزە و ئەوەش وای کردووە کە تەمەنی بەرهەمەکانی درێژ بێت و بێمنەتیش بێت لە دانانی زەمان بۆ بەرهەمەکانی کە بەشێک لە زمانی بەرهەمەکانی دەکاتە 30 ساڵ. بەڕاستی ئێمەش دەستخۆشیان لێ دەکەین. ئێمە هەمیشە پشتی ئەو کۆمپانیانە دەگرین کە خزمەت بە بەکارهێنەرانی خۆی بکات و هەمیشە قازانجی بەکارهێنەرانی بێت نەک جیفان پڕکردنی خۆی. بێگومان بەرهەمەکانی کۆمپانیای هاما بەرهەمی زۆر ناوازن و ئەمەی لە نێودەستەکانی منە یەکێکە لە بەرهەمەکان کە پاوەربانکێکە کە قەبارەکەی 24,000 ملی ئەمپێرە و ڕێژەیەکی زۆرە و بەڕاستی شتێکی زۆر ناوازەیە لە چاو ئەو قەبارە باتری گەورەی کە هەیەی 24,000 ملی ئەمپێرە کێشەکەشی تاڕادەیەک سووکە و ئەو مادەی بە ڕووی دەرەوەی ڕووپۆش کراوە مادەیەکی نەرمە و ئاسوودەی دەبەخشێت لە کاتی هەڵگرتنەوە لە کاتی بەکارهێنان و لێرەشدا چەند بڵۆپێکی LED لایتمان هەیە کە ئاماژە بەوە دەدات کە چەند ڕێژەی باتری تێدایە و ئەم پاوەربانکە بەرزترین ڕێژەی سەلامەتی هەیە کە هیچ زیانێکی بۆ موبایل یان بۆ بەرهەمە ئەلکترۆنیەکان کە لە کاتی بەکارهێنان یاخود لە کاتی بارگایکردنەوە بەکاری دەهێنین هیچ زیانێکی بۆ بەرهەمەکانمان نابێت و هیچ زیانێکیش لە نێو باتری پاوەربانکەکەمان نییە و دەتوانی بە ئاسانترین شێوە لەگەڵ خۆسەفەری بێ بکەیت و بیبێ ناو فڕۆکە و هیچ کێشەیەکرد بۆ دروست ناکرێت لەبەر ئەوەی بەرزترین ڕێژەی سەلامەتی هەیە. هۆکارەکانی ئەوەی کە بەرزترین ڕێژەی سەلامەتی هەیە پێشتر لە چەند ڕووداوێکدا چەندین پاوەربانک لە نێو فڕۆکەدا تەقیەوە بەمەش هەڵگرتنی پاوەربانک لە بەشێک لە خانەکان سنووردار کرا وانەیان دەهێش پاوەربانک لەگەڵ خۆت ببێنێ و فڕۆکە بەڵام خۆشبەختانە پاوەربانکە بە ئاسانترین شێوە دەتوانیت سەفەری پێ بکەیت و بیبێنێ و فڕۆکە لەبەرەوەی زۆرترین و بەرزترین ڕێژەی سەلامەتی هەیە. ئەوەی دەبینن لێرە دوو دەرچەی تایپ ئەیمان هەیە USB تایپ ئەی و هەروەها USB تایپ سیشمان هەیە کە هەم ئینە و هەم ئاوچشەوە تا هەم دەتوانین لە ڕێگەی تایپ سیەوە بارگای بکەیتەوە هەم دەتوانین لە ڕێگەی تایپ سیەوە پەرەمەکانی تری پێ بارگای بکەیتەوە هەروەها دەرچەیەکی مایکرۆ USB توشمان هەیە و لە بیرشتان نەچێت ئەم پاوەربانکە لە کاتێکدا دەتوانیت چەندین بەرهەمی پێ بارگای بکەیتەوە واتە توانی هەم لە ڕێگەی دەرچەی USB تایپ ئەیەکە و USB تایپ سێکەش دوو بەرهەم بۆ سێ بەرهەمیش پێ بارگای بکەیتەوە هیچ کێشەیەکی نییە و ئەم پاوەربانکەش لە بیرتان نەچێت گرنتی 5 ساڵی لەگەڵا. بەرهەمی دووەممان بەرهەمێکە کە بارگاویکەرەوەیەکی نێو ئۆتۆمبیلە بە تەکنۆلۆژیای QI و شێوەی وایرلس دەتوانین بەرهەمەکانمانی پێ بارگای بکەینەوە کە ئەمە شیان شتێکی ناوازە و ئێستا ئێمە دەرمان کردووە و ئەم بارگاویکەرەوەی ئەگەر سەیری بکەن دیزاینێکی زۆر جوانی هەیە هەروە پشتەکەشی چەرمە و لە کاتی دانانی موبایل بە شێوەی وایرلس و بە تەکنۆلۆژیای QI بەرهەمەکانمان پێ بارگاوی دەکرێتەوە و لایەکانیشی لاستێکی پێوەیە و ئەمە ژوار دەکات کە زیان نەگەیەنێت بە موبایلەکەمان و دوو شێوازی ڕاگری هەیە کە بە ئاسانترین شێوە دەتوانیت لە ناو ئۆتۆمبیلەکەت جێگیری بکەیت و لە ڕێگەی دەرچەیەکی تایپ ئەی بۆ USB تایپ سیەوە و ئەمە شوێنی کارەبایەکەیتی دەتوانیت لە بارگایکردنەوەی دابنیت و بۆەوەی بتوانیت بەرهەمەکانی خۆمانی پێ بارگای بکەینەوە ئەوەی جێگەی ئاماژەیە توانای بارگای بوونەوەی ئەم بەرهەمەمان دەواتە و هەروەها بە شێوەی ئۆتۆماتیک کاتێک موبایلەکەتی لێ نزیک دەگەێتەوە لایەکانی دەبێتەوە و کاتێک دایدەنیت و دەستت لا دەبێت ئەوە لایەکانی قەپات دەبێت و جێگیر دەبێت و هیچ هەڵەیەک لە کاتی دانان و لێکردنەوەی موبایلەکە ڕوونارات و بەمەش زیان بە موبایلەکەمان ناگەێنێت و لە کاتی دەستبردن بۆ بەرهەمەکە ئەوە بە شێوەی ئۆتۆماتیکی لایەکانی دەکرێتەوە و دەتوانی بەرهەمەکە لێ بکەیت و ئەم بەرهەمەش کە
وایلێسی نێو ئۆتۆمبیلە پشتگیری لە گشت بەرهەمی کۆمپانیەکانی ئەپل و سامسۆنگ و هواوێ و LG و سۆنی و ئۆنەر دەکات و هیچ زیانێکی بۆ بەرهەمی ئەم کۆمپانیایانە نیە لە کاتی بەکارهێنان یاخود بارگاویکردنەوەی بەرهەمی ئەم کۆمپانیانە و هەروەها پاوەربانکە کەشمان پشتگیری لە بەرهەمەکانی سامسۆنگ و ئەپل و هواوی و شاومیش دەکات و بە هەمان شێوە هیچ زیانێکی نییە لە کاتی بارگاویکردنەوەی بەرهەمی ئەم کۆمپانیانە کە ئەمەش بەڕاستی جێگەی دەستخۆشیە و هەردوو بەرهەمەکەشمان گرنتی 5 ساڵی لەگەڵا نابێ ئەوە لەبیر بکەن کە گرنتی ڕاستەقینەیە و بریکاری فەرمی بەرهەمەکەش کۆمپانیای ئەلکترۆمۆڵە و بەرهەمی سێمان بەرهەمێکە کە ئەمیشان پێکاتوە لە کەڤەرێکی ئایفۆنی 15 پرۆماکس کە بۆ ئێمە نێردراوە کە کەڤەرێکی زۆر جوان و زۆر نەرمە و ئەوەی ئەم کەڤەرە لە کەڤەرەکانی ترجیا دەکاتەوەیە کە دەتوانێت لە کاتی بەکارهێنانی کەڤەرەکە ئێستا ئەگەر مۆبایلەکەی خۆمی لەسەر تاقی بکەمەوە خەمە سەری زۆر جوانە کە زۆر نەرمە و پارێزگاری لە کامێرای مۆبایلەکەمان دەکات و هەروەها پارێزگاری لە تۆز و خۆڵش دەکات کە لە بەشی ژێرەوە تۆز و خۆڵ نەچێتە نێو مۆبایلەکەمان و هەروەها کەڤەرەکەمان پارێزگاری لە دوگمەکانی لاکان دەکات کە بە هەمان شێوە زیان یاخود زەبری پێ نەکەوێت کەڤەرەکەمان خۆشحاڵانە پشتگیری لە تەکنۆلۆژیای ماکسەیفی کۆمپانیای ئەپل دەکات و هەروەها ماگلاینی کۆمپانیای هاماش دەکات کە بە شێوەی ماکسیف دەتوانانی بە شێوە وایرلێس مۆبایلەکەت بارگای بکەیتەوە ئەمە شتێکی زۆر ناوازێ و هەروە کەڤەرەکەشمان زۆر نەرمە و ئاسوودەیە لە کاتی بەکارهێنان و منەوە کەڤەرەدادنەوە سەری بۆ 1-2 ڕۆژ بەکاری دێنم زانم چۆنە بەڵام ئەوەی ئێستا من دەیبینم زۆر ئاسوودەمە لە کاتی بەکارهێنان لەبەرەوەی لە نێو دەستەکانم زۆر خۆشە و پارێزگاری لە کامێرای مۆبایلەکەم دەکات لە کاتی بەربوونەوە و ئەگەر ئەها بە شێوەیە بکەوێت و هیچ زیانێکی بۆ مۆبایلەکەم نییە کە ئەمەش جێگەی دەستخۆشیە. بەرهەمی چوارەممان پێکاتووە لە بارگاویکەرەوەیەکی 45 وات بەڵێ بارگاویکەرەوەیکی 45 وات کە 5 ساڵ گرنتی لەگەڵدایە و 45 واتەوە بە تەکنۆلۆژیای گانتەیەک دێت کە بارگاویکەرەوەیەکی ناوازەیە و ئاوتپوتەکەشی تایپ سێ کە ئەمەش تایبەتمەندێکی گرنگە کە لەم بارگاویکەرەوە هەیە و سەپۆرتی کوالکۆم 3.0 و 2.0 دەکات و هەروەها شتێکی زۆر ناوازێ و شتێکی زۆر نازدار ئێستاگەر لە کارتۆنەکە دەری بکەین وەک دەبینیم بارگاویکەرەوەیەکی زۆر نازدارە و دەرچی ئاوتپوتەکەی تایپ سیە و شتێکی زۆر ناوازە و نازدارە و بە ئەوەی جێگەی باسە ئەم بارگاویکەرەوەیە پشتگیری لە تەکنۆلۆژیای گانتێک دەکات کە تەکنۆلۆژیایەکە کە هیچ زیانێکی بۆ مۆبایلەکانمان نییە و باتری مۆبایلەکانمان دەپارێزێت لە کاتی بەکارهێنان و بە گوێرەی ئەو مۆبایلەی کە چەند وات پشتگیری لێ دەکات ئەم بارگاویکەرەوەیە بۆ ئەوەندە واتە مۆبایلەکەمان بارگاوی دەکاتەوە و زیانی بۆ مۆبایلەکەمان نیە و بۆ پاتری مۆبایلەکەشمان نیە و 45 واتەوە و خێرای بارگاویکەرەوەکەشی زۆر باشە و بە هەمان شێوەش وەکو لە سەرتاش دامەژەم پێکرد کە ئەم بارگاویکەرەوە گرنتی 5 ساڵی لەگەڵا. بەرهەمی پێنجەممان ئەداپتەرێکی تایبەتی کۆمپانیای هامایە کە 10 ساڵ گرنتی لەگەڵدایە کە ئەمەش شتێکی زۆر ناوازەیە کە بەرهەمێک 10 ساڵ گرنتی لەگەڵ بێت. ئەم بەرهەمە ئەداپتەرێکی USB-C-ە و ئەداپتەرێکی زۆر ناوازەیە کە پشتگیری لە کۆمپیوتەر دەکات و هەروە پشتگیری لە ماکبوک دەکات و پشتگیری لە تابلێتیش دەکات و دەتوانانی لە ڕێگەی ئەم ئەداپتەرەوە کە پەیوەستی دەکەی لەگەڵ PC یاخود ماکبوک یاخود تابلێت دەتوانی مۆنیتەریان TV لێ پەیوەست بکەیت و هەروە دەتوانێت راوتەری لێ پەیوەست بکەیت و USB چارجەری لەگەڵ پەیوەست بکەیت یان USB فلاش و ئەو شتانەی لێ پەیوەست بکەیت و هەروە دەتوانی ماوس و کیبۆردیش لەو شتانە پەیوەست بکەیت و ئەوەی جێگەی خۆشحاڵیە کە دەرچەی HDMI-یەکەی پشتگیری لە 4K Ultra HD دەکات و USB سپیدەکەشی 5 گیگابایتە لە چرکەیەکدا کە ئەمەش خێرایەکی زۆر باشە و بەڕاستی ناوازەیە کە پۆرتی HDMI و VGA و LAN و USB-C و USB-A تێدایە کە ئەمانەش بەڕاستی زۆر ناوازن و هەروە پشتگیری لە دەرچەی LAN ئیتەرنێتیش دەکات و هەروە بە VGAش کە وەک ئاماژەم پێدا دەرچە وەکو بۆ دەرچە پشتگیری لێ دەکات و هەروە سێدانە دەرچەی USB-A تێدایە کە دەرچەشیان USB-C-ە بەڕاستی شتێکی زۆر ناوازەیە. ئەم بەرهەمەش گرنتی 10 ساڵی
کۆمپانیای هەمای لەگەڵدایە و بریکاری فەرمی بەرهەمەکەش کۆمپانیای ئەلکترۆمۆڵە. بەرهەمی پێنجەمیشمان پێک هاتووە لە ماوسێک و لەگەڵ کیبۆردێک کە بەرهەمێکی ناوازەیە لە دیزاینیش زۆر جوانە و ئەو مادەی لی دروستکرا و مادەیەکی زۆر نەرمە و بەڕاستی زۆر ئاسوودەی کە لە کاتی بەکارهێنان بەکاری دەهێنیت و ئەوەی جێگەی خۆشحاڵیە پشگیری ماوسەکەمان پشگیری لە دەرچەی DPI دەکات و هەروەها دەتوانانی خێرایی و بەرزکردنەوە و خێرایی نزیمکردنەوەی ماوسەکە لەسەر ماوسەکە دەستکاری بکەیت لەلایەکان کە ئەمەش تایبەتمەندێکی زۆر گرنگە کە لە ماوسەکەدا هەبێت و کیبۆردەکەشمان کیبۆردێکی زۆر نەرمە هەم ماوسەکەمان کلیکی ماوسەکەمان کردەی ماوسەکەمان و هەم دوگمەکانی کیبۆردەکەش بێدەنگن سایلنتن و لە کاتی کردەکردن یاخود کارپێکردنی کیبۆردەکە هیچ دەنگێشی لێوەنە و هەروەها دوگمەی ئێفەکانمان لە بەشی سەرەوە هەیە کە سەرجەم ئێفەکانمان هەیە لە F1 تاکو F12 و هەروەها دەرچەی ژمارەکانیشمان لەلایەکان هەیە و ئەم بەرهەمەش بەرهەمێکی زۆر ناوازێ و لە ڕێگەی USB-ەوە دەتوانانی پەیوەستی بکەیت بە کۆمپیوتەر یاخود بە بەرهەمە تەکنۆلۆژیەکانی تر و ئەم بەرهەمەشمان بە شێوەی وایرلس پێوەست دەکرێت و 5 ساڵ گرنتی لەگەڵدایە و بەڕاستی ناوازەیە کە بەرهەمەکانی کۆمپانیای هەما لە 5 ساڵ کەمتر گرنتی نییە کە ئەمە شتێکی زۆر باشە بۆ بەکارهێنەرانی بەرهەمە تەکنۆلۆژیەکان کە هەمیشە بەدوای بەرهەمێک دەگەڕێن کە گرنتیی باش هەبێت و گرنتیی ڕاستەقینە و زۆرترین گرنتی هەبێت. حەز دەکەین گشت ئەم بەرهەمانە بکەینە دیاری بۆ فانە خۆشەویستەکانمان. ئێمە هیچ بەرهەمێک لەم بەرهەمانە بە خۆمان هەڵناگرین وەک دەبینن هەموو ئەم بەرهەمانە دەکەینە دیاری بۆ فانە خۆشەویستەکانمان و مەرجەکانیشمان ئاسانن. دەمەوێت دووبارە سێباری بکەمەوە کە بریکاری فەرمی بەرهەمەکانی هەما بۆ بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان کۆمپانیای ئەلکترۆمۆڵە و کۆمپانیای ئەلکترۆمۆڵ بریکاری فەرمی بەرهەمەکانی هەمایە و هەروەها تۆ گەر لە شاری هەولێرنیت دەتوانانی هەر ئێستا ئەپلیکیشنی کۆمپانیای ئەلکترۆمۆڵ لەسەر iOS و ئەندرۆید دابگریت و سەرجەم کاڵاکانی کۆمپانیای هەما یاخود بەرهەمەکانی کۆمپانیای هەما داوا بکەیت و سەرجەم بەرهەمە ئەلکترۆنیەکانی تریش دەتوانین داوا بکەیت و گەیاندنیشان هەیە بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی عێراقەوە بە ئاسانترین شێوە دەتوانین داوای بەرهەمەکان بکەیت و بە زووترین کاتیش دەگاتە دەستت. بۆ مەرجەکانی ئەم بەرهەمە تکایە سەرەتا سبسکرایبی چەناڵەکەمان بکە و هەروەها لایکی ئەم ڤیدیۆیە بکەن و کۆمنتێکیش بنووسن بە هاشتاگی هەما ئەلکترۆمۆڵ و ئێمە تیرۆپشک دەکەین و 5 خەڵاتمان هەیە و 5 کەس دیاری دەکەین کە دەبێتە براوەی ئەم 5 بەرهەمە. زۆر سپاس بۆ کۆمپانیای ئەلکترۆمۆڵ و پێش ئەوەی کۆتایی بە ڤیدیۆکەش بێنم کارتێکی کۆمپانیای ئەلکترۆمۆڵ کە لەسەرەوەی بەرهەمەکە دانرابوو دەمەوێت ئاماژەی پێ بدەم کە چی تێرا نووسراوە کە لەلایەن کۆمپانیای ئەلکترۆمۆڵ کارتێکیش بۆ ئێمە نێردراوە بە ئاماژەی پێ بدەم. لە بەشی سەرەوە دانووسراوە تێک بلۆگەری بەڕێز هیوادارین چێژ لە گەڕان بە دوای پێشکەشکردنە بێژمارەکانی ئەم براندا بەڕێزە وەربگرن بۆ چوونە ڕاستەقینە و بێلایەنەکانتان سەبارەت بە بەرهەمەکان زۆر بەرز دەنرخێنرێت. ئێمە بۆ پەڕی خۆشحاڵیەوە چاوەڕێی بیستنی بیرکردنەوە ئەزمونونەکانتانین لە کاتی قوڵبوونەوەتان لە جیهانی هەمادا. خۆشحاڵین بە نوێترین زیادکردنمان هەما کە براندێکی ئەڵمانی بەرزە و میراتێکی سەدەیی هەیە بە یەکێک لە براندە پێشنگەکانی جیهان ناسراوە. هەما کۆمەڵێک بەرهەمی هەمەچەشم پێشکەش دەکات کە نایابی و داهێنان بەرجەستە دەکات کە ئەمەش لە خوارەوە پەیامی کاک خالید بوو کە بەڕێوەبەر و خاوەنی کۆمپانیای ئەلکترۆمۆڵە کە لەسەر کارتێک بۆ ئێمەی نردووە و ئێمەش سوپاسی دەکەین و دووبارە دەستخۆشی لێ دەکەین کە بەردەوام پشتگیری ئێمە بوونە لە ناردنی بەرهەم و لە پێشکەشکردنی ئەو بەرهەمانە و بۆ ئەوەی ئێمە پێداچوونەوەی بۆ بکەین و ئێمە ئەزمموی بکەین و سەرجەم ئەم بەرهەمانشمان کردوتە دیاری بۆ فانە خۆشەویستەکانمان فانە خۆشەویستەکانی خۆشمان لەبیر نەکردووە. پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆ کەشمان بینیت کە سبسکرایب بووی چەناڵەکەمان بکەن و هەروەها لایک و شێری ڤیدیۆکانتان بیر نەچێت و زەنگوڵەکەش چالاک بکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ ناگەناوە چەناڵەکەمان بێ خۆشەویست بگات و تا ڤیدیۆی داهاتوو و بەرهەمی جیاواز و پێداچوونەوەی جیاوازتر بە خودای گەورەتان دەسپێرین و خواتان لەگەڵ.